دایما ئەو دوعایە بکەم بڵێ خوای گیان شتێ بدە بەسەرما کە شانم توانای هەڵگرتنی هەبێت. ربنا لا تحملنا ما لا طاقة لنا به. شتێ نەدەی بەسەر شانمانە کە توانامان نەبێت. ینی ئێمە زۆر جار هەر سەیری موسیبەتە جەسەدیەکانەکەین، ئەوانەی کە ئازاریان هەیە، بەڵام کۆمەڵێ موسیبەت هەیە معنەویە بەڕێزان، ئەمە ئازارەکەی زۆر گەورەترە. یعنی تۆ بێنە پێشچاوی خۆت کچەکەت هەڵگرن، بێنە پێشچاوی خۆت بڕیتە ماڵەوە سەیرەکەی خێزانەکەت خیانەتت لێکات و زیناکات، بێنە پێشچاوی خۆت کوڕەکەت تەقە لە کەڵ کەسێ بکات و کەسێ بکوژێت، بێنە پێشچاوی خۆت ڕسمی ڕووتی خێزانەکەت مناڵەکەت کەسەکانت کەسە نزیکەکانت بڵاو بێتەوە. یعنی ئەمانە موسیبەتی معنەوین، ئەمانە ئازارەکەی زۆر لە ئازاری جەسەدی قورسترەها. باوەڕتان هەبێ خەڵکێک تەحمولی نامێنێ بۆیە خۆی ئەکوژێت. یعنی زۆر جارەڵەن فڵانە کەس خۆی کوشت لە پشتی ئەم ڕووداوەوە کۆمەڵیان نهێنی هەیە، ڕەنگە تۆ تەحمولی نەکەیت، ڕەنگە تۆ تەحمولی نەکەیت. باش یعنی بۆیە ئەمانە مەسائیبی جەسەدین، مەسائیبی معنەوی، ئەوانی کەوا ئازار بەناخ ئەگات ویژدانت هەپرونەکە، ئەمانەیان بەڕاستی موسیبەتەکە گەورەترە. ئەگینا جەسەد هەر چۆنێ بێ چاکە بێتەوە، ئازارەکەی هەر چیەک بێت ساڕێش ئەبێت، بەڵام ئەوەی کەوا ئازاری دڵە، ئەوەی کەوا ناخ ئەسووتێنێت، ئەو بە ئاسانی تیمار نابێت. تۆ تەسەور کە لەم شارەیە کچێ بۆتە کچە مۆدێل، براکەی ڕووی نییە بێتە ناو خەڵکەوە، باشە لە تاوە سەری هەڵگرتووە چۆ بۆ تورکیا، لێەوە بەتەمای بچێ بۆ وڵاتێک ناتوانێت سۆشیال میدیاش بەکاربێنێت، چونکە هەر ڕسمێکی خۆی بڵاوکاتەوە ڕێک نامێکی بۆ نێن ڕسمێکی بۆ نێرن یەکسەر باسی خوشکەکەیەکەن. سەریکە چی موسیبەتێکە؟ یعنی ئەف ژنی وا هەیە پیاوەکەی خیانەتی لێ کردووە، کچەکەیان بردووە، و چی موسیبەتێکە کاکەگیان؟ چی موسیبەتێکە؟ خەڵکێکەیە بۆی کەشف بۆ سێرەکە ئەو مناڵی خۆی نییە، ئی ڕەب العالەمین، ئەمە چی موسیبەتێکە؟ بۆیە دایمەن دوعا بکەن، بڵێن خوای گیان شتێ نەدەی بەسەر شانمانە کە توانای هەڵگرتنیمان نەبێت و یەقینیشتان هەبێت. کاتی ئێستا تۆ سەحەت و ڕەحەت بە ئارامی لە ماڵەکەی خۆتا دانیشتوویتە، هیچ کێشەیەکت نییە، واللهی فما بیکم من نیعمەت فمن الله، هەمووی هی خوایە، ها داوێن پاکی هەمووی فەزلەکەی خوایە، دەستپاکی ئەمینی کوڕێکی چاکی ئافرەتێکی بەقەدریت، حرمەتت هەیە، کەسایەتێکی جوانت هەیە، خەڵک ڕێزت لێ ئەگرێت، کەسابەتێکی باشت هەیە، تووشی کێشە و بەڵاو موسیبەت نەبوویتە، هەمووی ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. واللهی خوای گەورە مەبەستی لێبێ، ویستی لێبێ لە کون فەیەکونێکە، لە چاو تروکانێکە هەمووی لێسەنێتەوە، هەمووی لێسەنێتەوە. یعنی ئەگە چیتە بەردەم ئاوێنە، یەکێک لەو دوعایانە کە سونەتە بیکەی، ئەڵەی پێغەمبەری فەرموو صلی الله عليه وسلم اللهم كما حسنت خلقي فحسن خلقي. خوایە چەنێ دیمەنی جوانمت بە جوانی نەخشانووە، ئەندامەکانم بە جوانی خەڵق بووە، ئاواش ئەخلاقم جوانکە. نەنازی بە جوانیەکەت، نەنازی بە بوونت، نەنازی بە سەیارەت، نەنازی بە شەهادەت، هیچی خۆت نییە، ها تۆ خۆت مڵکی خۆت نیت، هەمووی فەزلی خوایە. زۆر کە زووتی من دەم و چاوم جوانە و لە هەموو خەڵق قۆسترم و جوانم، کەچی یەک بەڵام موسیبەت دای لە دەموچاوی لە دەعمێکە لە سووتانێکە، ئیستا هەر فەقیرە کەڵکی ناو مەجلیسی شینیە، تااقەتی ژیانی شینەماوە. زۆر کەسە بوو پۆزی بە سیارەکەیەوە لێدا، لە ناو سیارەکەیە تووشی حادیسەیەک بوو، ئێستا حالیان زەلیلی سەر جێگایە، ئەسەن توانای سەر ئاوکردنیشی نییە، ناتوانێ هاوسەرگیریش کات لە کوڕان و لە کچانیش. زۆرێکمان بینی شانازیە کرد پۆزی بە سەرۆت و سامانەکەیەوە لێدا، بەڵام ئێستا قەرزاری خەڵکە. دایمەن بڵێن خوایە ئەوەی هی تۆیە، هەر هی تۆیە، فەزلی تۆیە. من ئیمڕۆ بابەتێکم بڵاو کردەوە تەمەنا ئەکەم هەمووتان بیبینن، ها تقریبا 2 دقە 3 دقاوێت، ئارامیە بۆ ڕوحتان باوەڕتان هەبێت. من زۆر جار پێش ئەوەی بۆ عنی کە کاتێک بۆ خەڵق قسە ئەکەم، یەکەم شت بۆ خۆم قسە ئەکەم، چکە خۆم زۆر سوودی لێبینم. یعنی ئەمە زاخاوە بۆ خۆم، زۆر جار دوایی کە گوێی لێگرمەوە خۆم ئیسفادەی لێکەمەوە. بۆی ئێمەوە ئەزانین نیعمەتەکانی دنیا چەند شتێکی کەمە، ئیتر وەلباقی نیعمەتەکانی تر بە نیعمەت نازانین. بۆیە دایمەن سوپاسی ڕەب العالەمین کەن لەسەر ئەو هەموو نیعمەتانی کەوا هەتە.